لغرض وضع قرار مجلس الوزراء رقم 305 موضع بۆ جێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە تایبەتە بە دەواازە سنووریەکان لیژنەیەک پێکهێنرا. ئەو لیژنەیە چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ هەرێمی کوردستان ئەنجام داوە. لە ئەنجامی ئەو کۆبوونەوانەشدا ڕێکەوتین کە دەواازە سنووریە ڕسمیەکانی هەرێمی کوردستان بخرێنە سەر دەستە یا کۆمیتەی دەواازە سنووریەکانی عێراق. دەواازە سنووریەکان دەبن بە دوو جۆرەوە. جۆرەکیان ڕسمین و لەلایەن حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمەوە دانیان پێدانراوە کە 4 دەواازن. ئەوانیش دەواازەی برایم خەلیل و حاجی وەمەران و باشماخ و پەروێزخانن. چەند دەواازەیەکی تریشان کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دانیان پێدانراوە، بەڵام لەلایەن حکوومەتی مرکزیەوە دانیان پێدا نەنراوە. بۆیە لەسەر ئەوە ڕێککەوتین کە لیژنەیەکی پسپۆڕ لێکۆڵینەوە لەبارەی ئەو دەواازانەوە بکات تا بزانرێت ئەو دەواازانە چ سوودێکیان هەیە و دواتریش راپۆرتێک لەبارەیانەوە بەرز بکرێتەوە بۆ سەرۆک وەزیرانی عێراق. پێش هەفتەیەکیش لیژنەیەک لە دەستەی دەواازە سنووریەکانەوە بە مەبەستی هەڵسەنگاندن سەردانی هەردوو مەرزی کێلێ و سەیرانبەنی کرد کە دەکەونە پارێزگای سلێمانی و دوای تەواوبوونی کارەکانی ئەو لیژنەیە چەند پێشنیارێک بەرز دەکرێنەوە بۆ ئەوەی بزانین کردنەوەی ئەو دەواازانە چەندێ سوودیان هەیە و بڕیارەکەش لە دەستی دکتۆر حەیدەر عەبادی سەرۆک حکوومەتی مرکزیدایە. سەبارەت بە هەردوو فڕۆکەخانی هەولێر و سلێمانیش ڕێککەوتین کە وەک فڕۆکەخانەکانی بەسڕە و بەغدا و نەجەف مامەڵەیان لەگەڵ بکرێت و پێویستە و دوو فڕۆکەخانەیەش لە سایەی مادەی یاسای دەواازە سنووریەکاندا کار بکەن. بەپێی ئەو مادەیە بەندەرەکان و فڕۆکەخانەکان بە دەواازەی سنووری لە قەڵەم دراون و دەبێت ڕێنمایی پێویست دەربچێت بۆ کارکردنی ئەو دەواازە سنووریانە کە لەلایەن دەستەی دەواازە سنووریەکانەوە ئامادە دەکرێن و دواتر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند دەکرێن. برئاسة مدير عام العمليات هەفتەی پێشوو لیژنەیە کاتن لە عێراقەوە لە هەیە عامی منافزی حدودیەوە کە لە 9 وزارەت پێکات بوون هاتنە من دەواازەی سەیرانبەن و دەواازەی چێلێ بۆ ئەوەی جەدوای اقتصادی ئەو دوو دەواازەیە بزانن و بزانن لە ڕووی ئابووریەوە ئایا گونجاوکردنەوەی و ئەمڕۆ دوا کۆبوونەوەیانە لێرە لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی تەقریری خۆیان بنووسن بۆ لیژنەی ڕئیسی و تاکو دوای بەرزکرێتەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەو بابەتە.